سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. سەپاندنی سزای زیندان بەسەر هێدی شادیخا لە شنۆ، گیان لەدەستان و برینداربوونی 27 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە دیاربەکر، ناکۆکی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق لەسەر هەناردەکردنی نەوت، ناڕەزایەتی پرسنۆلی زانکۆی زانیاری پزیشکی لە ئێرانشار، بڵاوکردنی تراکت لەلایەن تێکۆشەرانی بزوتنەوەی ژینا لە تاران، ئازاری گەشتیارانی ڕەش لەلایەن حیجابانەکانی ڕژیم و ناچارکردنی پەنابەرانی ئێرانی بە سێخوڕی لەلایەن سەفارەتی ڕژیم لە لەندەن. سەپاندنی سزای زیندان بەسەر هێدی شادیخا لە شنۆ. هێدی شادیخا شارومەندی خەڵکی گوندی سینگانی سەر بە شاری شنۆ لەلایەن لەقی 101 دادگای ئەو شارە بە 1 ساڵ و 10 مانگ زیندان مەحکوم کرا. ڕۆژی دووشەممە 10 بەفرانباری 1403 هێدی شادیخا بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ لێپرسینەوە ڕەوانەی گورتوخانەی ئیتلاعاتی ورمێ کرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش و دواتر لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزب نەیارەکانی ڕژیم بە 1 ساڵ و 10 مانگ زیندان مەحکوم کرا. گیان لە دەستان و برینداربوونی 27 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە دیاربەکر. شەوی پێنجشەممە 15 جۆزەردان ئاگر لە ئاپارتمانێک لە شاری دیاربەکری باکووری کوردستان کەوتەوە و بەو هۆیەوە 4 کەس گیانیان لەدەستا و 23 کەسی دیکە بریندار بوون. بە وتەی شارەداری شاری دیاربەکر ئاگر لە ئاپارتمانێکی 13 نەهۆمی لە گەڕێکی پەیاسی دیاربەکر کەوتووەتەوە و پاش ماوەیەکی کورت ئاگر بۆ تەبەقەکانی دیکە تەشەنەی سندووە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 4 هاوڵاتی لەوانە 3 منداڵ گیانیان لەدەستاوە و 23 کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. ناکۆکی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراق لەسەر هەناردەکردنی نەوت. وەزارەتی نەوتی عێراق ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان لە بەیاننامەیەکدا حکوومەتی هەرێمی کوردستانی بە هەناردەکردنی قاچاقی نەوت بۆ دەرەوەی وڵات تۆمەتبار کرد و ڕایگەیاند ڕێکارە یاساییەکانی پێویست لەو بارەوە ئەگرێتە بەر. بە وتەی کاربەدەستانی وەزارەتی نەوتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕادەستکردنی نەوتی بەرهەمهێنراو بە دەوڵەتی فیدراڵی خۆ دەبوێرێت و ئەو بابەتە زیانی بە داهاتی نیشتیمانی گەیاندووە و دەوڵەتی عێراق بۆ لە بەرچاوکردنی پشکی ئۆپیک ناچار بووە ئاستی وەبەرهێنانی نەوت لە ناوچەکانی دیکە کەم بکاتەوە. لە بەرامبەردا وەزارەتی سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان تۆمەتەکانی دەوڵەتی عێراقی بێبنەما ناوبردووە و ڕایگەیاندووە دەوڵەتی فیدراڵی بە ئەنقەز ڕێگە لە پەسەندەکردنی یاسای نەوت و گازی فیدراڵی دەگرێت و بنەما و هاوکاری و هاوبەشی نیشتیمانی پێشێل دەکات. بەرپرسانی ئەو وەزارەتخانەیە هەروەها ڕایان گەیاند بەغداد لە جیاتی لە ئەستۆگرتنی بەرپرسیاری کەم و کورتیەکانی هەرێمی کوردستانی قەڵغانی ناکارامەیەکانی خۆی کردووە. ناڕەزایەتی پرسنۆلی زانکۆی زانیاری پزیشکی لە ئێرانشار. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان پرسنۆلی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار لە ئاست نەدانی داخوازی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێ زانیاریەکان کارمەندانی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار سەر بە شێرکەتێکی پەیمانکارین و هیچ کات حەقدەست و مەزایای پیشەیان لە کاتی خۆیدا وەرنەگرتووە. بە وتەی ناڕازیان خاوەنکار بە تازەیی حەقدەستی مانگی خاکە لێوەی پەرداخت کردووە لە حاڵێکدا هێشتا حەقدەستی مانگەکانی ڕەشەمەی ساڵی ڕابردوو مانگی گوڵانی نەداوە. بڵاوکردنی تراکت لەلایەن تێکۆشەرانی بزوتنەوەی ژینا لە تاران. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان کۆمەڵێک لە تێکۆشەرانی بزوتنەوەی ژنژیان ئازادی لە تاران دشت بە دۆخی خراپی ئابووری و معیشەتی دەیان تراکتیان لە شەقامەکانی ئەو شارە بڵاو کردەوە. بەشداربووانی ئەو چالاکیە لە دروشمەکانیاندا خوازیاری یەکڕیزی خوێندکاران، معەلمان، کرێکاران و خانشینکراوان بوون و ڕایان گەیاند هەماهەنگی لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بۆ مانگرتنی سەراسەری زۆر گرنگە
بۆ گەیشتن بەو مەبەستەیش ئەبێ دەنگی پاڵپشتی خۆمان لە کامیۆندارانی مانگرت و بەهێزتر بکەین و بە ناچارکردنی حکوومەت بە پاشەکشا هەڵی گونجاو بۆ گۆڕانکاریە سەرەکیەکان بڕەخسێنین. ئازاری گەشتیارانی ڕەش لەلایەن حیجاببانەکانی ڕژیم بەپێی ئەو دیمەنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، حیجاببانەکانی ڕژیم لە پارک و شوێنە گەشتیارەکانی ڕەش جێگیر کراون و ئازاری ژنانی دژبەری حیجابی ئیجباری و بنەماڵەکانیان ئەدەن. بە بۆنەی چەند ڕۆژ پشودانی ساڵمەرگی خومینی و جێژنی قوربان، خەڵکانێکی زۆر ڕوویان لە پارک و شوێنە گەشتیارەکانی شاری ڕەش کردووە، بەڵام هێزەکانی بەسیج و حیجاببانەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ژنان و کچانی دژبەری حیجابی ئیجباری و بە ساتی شایی و خۆشی خەڵکیان تێکداوە. لە سەرکاردەرکردنی کرێکارێکی کارخانەی دەرمانسازی ئەبوڕێحان لە ڕۆژانی ڕابردوودا، کرێکارێکی شاغڵ لە کارخانەی دەرمانسازی ئەبوڕێحان بە ناوی مشتەبا تەوەکۆل لەلایەن خاوەنکارەوە لە سەرکار دەرکراوە. کارخانەی دەرمانسازی ئەبوڕێحان سەر بە ڕێکخراوەی تەمین ئیجتیماعیە و مشتەبا تەوەکۆل بە بیانووی ڕەخنەگرتن لە دۆخی ئابووری و کۆمەڵایەتی لەلایەن حراسەتی کارخانەوە بانگهێشت و پاش لێپرسینەوە لە سەرکار دەرکراوە. هێرشی سەرکردگەرانی حکوومەت بۆ سەرماڵی دوو شارومەندی بەهایی لە ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە سەرکردگەرەکانی حکوومەت هێرشیان کردوتە سەرماڵی ئارمان بەهرامی و ئیلهام سیادەت و وێڕای پشکنینی کەلوپەلەکان ئەو دوو شارومەندەیان بۆ ئیدارەی ئیتلاعات بانگهێشت کردووە. بە پێی زانیاریەکان ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان ئارمان بەهرامی و ئیلهام سیادەت بۆ ماوەی 9 ساعەت لە ئیدارەی ئیتلاعاتی ئیسفەهان زیندانی و لێپرسینەوەیان لێکراوە. ئەو دوو شارومەندە بەهایە پاش 9 ساعەت ئەشکەنجەی دەرونی بە دانانی وەسیقە ئازاد کراون. پێشتر و لە ڕێکۆتی هەفتی جۆزەردانی ئەمساڵ مەئمورانی حکوومەت هێرشیان کردبووە سەر ماڵی ئەو دوو شارومەندە و پارە، زێڕ و کەلوپەلی ئەلەکترۆنی نێوخانووەکانیان زەوت کردبوو. خراپی دۆخی تەندروستی مەرزیە فارسی لە زیندانی ئێڤین. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دۆخی تەندروستی مەرزیە فارسی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە بەندی ژنانی زیندانی ئێڤین ناجێگیرە و ناوبراو پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە. ڕۆژی 30 گەلاوێژی ساڵی 1402 هاوکات لەگەڵ ساڵڕۆژی بزوتنەوەی ژن ژیان ئازادی، مەرزیە فارسی لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیمەوە دەستبەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی بێبنەمای بەغی بە 15 ساڵ زیندان سزادرا. ناوبراو نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجەی هەیە، بەڵام بەرپرسانی زیندانی ئێڤین ئەو بەندکراوە سیاسییان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. شایانی باسە کە مەرزیە فارسی لە ساڵی 98 هەتاویش جارێک دەستبەسەر و بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوو. ناچارکردنی پەنابەرانی ئێرانی بە سێخوڕی لەلایەن سەفارەتی ڕژیم لە لەندەن. ماڵپەڕی هەواڵنێری ئانهێرد لە راپۆرتێکدا ئاشکرای کرد باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری لەندەنی بەریتانیا لە ڕێگەی وەرگرتنی باج لە پەنابەرانی ئێران ناچاریان دەکات سێخوڕی بۆ وەزارەتی ئیتلاعات بکەن. بەپێی ئەو راپۆرتە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 20 هۆڵی تروریستی پەیوەندیدار بە کۆماری ئیسلامی لەلایەن پۆلیسی ئەمنیەتی بەریتانیاوە پوچەڵ کراوەتەوە و بەشێک لە ئامانجەکان شارومەندانی یەهودی و ڕۆژنامەوانی ببوورن ڕۆژنامەوانانی دژبەری ڕژیم بوون. باڵوێزخانەی کۆماری ئیسلامی بە پەنابەران دەڵێت کە دەتوانن یاسای پەنابەرێتی بەریتانیا پێشێل بکەن و بگەڕێنەوە ئێران. لە بەرامبەردا داوایان لێ دەکات لەگەڵ وەزارەتی ئیتلاعات هاوکاری بکەن. یەک لەو کەسانە شارومەندێک بە ناوی ئەمیر تەمەن 34 ساڵە کە لە ساڵی 2018دا مافی پەنابەرێتی لە بەریتانیا وەرگرتووە و پاش گەڕانەوە بۆ ئێران ناچار بە هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەتیەکان کراوە. دابەزینی ڕێژەی هەناردەکردنی نەوتی ئێران بۆ چین. بەپێی راپۆرتی بلومبێرگ و بە پشتبەستن بە داتاکانی پەیوەندیدار بە کەشتیە نەوتەڵگرەکان، ڕێژەی نەوتی هەناردەکراوی کۆماری ئیسلامی بۆ چین بەهۆی چڕبوونەوەی گەماروەکان دابەزیوە و داخوازی پاڵاوگەکانی ئەو وڵاتەش بۆ نەوتی ئێران کەمتر بووتەوە.
بەپێ ئەو داتایانە هەناردەکردنی نەوتی خاو و گازی ئێران بۆ چین لە 11 گوڵانی ئەم ساڵەوە تاکو 10 جۆزەردان گەیشتووەتە 1.1 ملیۆن بەرمیل لە ڕۆژدا کە ئەم ڕێژەیە بە بەراورد لەگەڵ ئەو ماوەیە لە ساڵی ڕابردوو نزیک بە 20% دابەزیوە. راپۆرتەکە ئاماژەی بەوە کردووە کە ئەگەری هەیە داتاکانی کۆمپانیای ڤۆرتێکسا پاش تەواوبوونی پرۆسەی هەژماردن ئاڵوگۆڕی بەسەردا بێت، چونکە لە ئێستادا بارهەڵگرەکان سیستەمەکانی بەدواداچوونی خۆیان دەکوژێنەوە و ئەمەش هەژماردن و چاودێریەکانیان ئەستەم دەکاتەوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل بۆ سەر باشووری بەیروت لە لوبنان. شەوی پێنجشەمبە 15 جۆزەردان فڕۆکەکانی ئەرتەشی ئیسرائیل گەڕەکی زاحیەیان لە باشووری بەیروت بە چوڕی بردومان کردووە، بەڵام ڕێژەی زیانەکان هێشتا ئاشکرا نەکراوە. پێش هێرشەکان ئەرتەشی ئیسرائیل بە دانیشتوانی 4 گەڕەکی ناحیەی زاحیەی ڕاگەیاندبوو کە ئەبێ ماڵەکانیان چۆڵ بکەن. وتەبێژی ئەرتەشی ئیسرائیل ڕاگەیاندووە کە مەبەست لەو هێرشانە لە ناوبردنی توانای پەهبادی و موشەکی حیزبوڵای لوبنان بووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.